پێشەنگای پێنووسی پەنجە نەرمەکانمان کردەوە کە ئەم پێشەنگایە بۆ با بڵێن پێشەنگاکە خستنە ڕووی وێنە و خستنە ڕووی وێنە و هەروەها ئیشی دەستی قوتابیانە بە شێوەیەکی گشتی دروشمی ئیسلامی وێنە کێشان ئەو بابەتە هونەریانەی کە لە ڕووی شەرعیەوە دروستن و شەرعین. ئەم ساڵانی ڕابردوو ئەلبەتە لە پێشەنگای یەکەمە ئەوەمان خستە ڕوو جیا لە وێنەکان هاوکات با بڵێن خواردنیشی تیا بوو، بەڵام ئەم ساڵ وەک هاوسۆزیمان بۆ غەزە بۆ ئەو ڕووداوە ناخۆش و کارە سادباری کە بەسەر موسڵمانانی غەزەیە هاتووە، ئەم ساڵ ئێمە بەشی خواردنمان لێ هەڵگرت لە پێشەنگاکە. فأيدنا الذين آمنوا على عدوهم فأصبحوا الضالين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. وەک مامۆستایانی دەستگای نووری حکمەی پێنجوێن بۆ ساڵی دووەممان هەستین بە کردنەوەی پێشەنگایەک بە کاری دەستی فێرخوازە ئازیزەکانمان کە پێشەنگاکە چەند تەوەرێک لە خۆ دەگرێت و بەشێکی پێشەنگاکە تایبەت کراوە بە هاوسۆزی بۆ خوشکبرایانمان لە غەزە کە ئەویش کاری دەستی فێرخوازەکانمانە کە چەند وێنەیەک تایبەت کراوە بە خەزە. لێرەوە دەستخۆشی لە مامۆستاکان مەکەن کە ئەوان زەحمەتەکەشن ئێمە سەری زانست و زانیاریەکەن و فێرمانەکەن ڕەوشتی باش کە لەگەڵ دایک و باوکمانە باش بین. چی دێ بۆ دەستگای نووری حکمەم چالاکی؟ من سپاسیانەکەم لێرەوە کە ئەمە چالاکیەکە کە ئێمە تەیان بەهرەکانی خۆمان لێرەوە پیشانی دایک و باوک و خزمەکانامێن.